زۆر سپاس General. Thank you very much. ژاژنتان پیرۆز بێت. ڕۆژ باش. گەلی کورد و کوردستانی. زۆر سپاس. The coalition is getting smaller. ژمارەی هێزەکانی هاوپەیمانان کەمی کردووەتەوە لە عێراق و زۆر هەندێک لەو سەربازگانەی کە پێشتر ئێمە لەگەڵ هێزە ئەمنی عێراقەکانە بە بەشداری کارمان تێعاکرد بەجێمان هێشتووە و زیاتر ڕاوێژکارەکانمان و ڕاوێژکاری بۆ هێزە ئەمنی عێراقەکان و هێزەکانی ترە ناو عێراقا لە ناوەندی عێراقەوە بەردەوام ببێت. لە هەمان کاتدا ئەوە پێخۆشە کە باسی بکەم لە سەربازگەی کەرکووک گەیارە قائم لەگەڵ حەبانیە ئەمە چەند سەربازگەیەکن کە هێزەکانی هاوپەیمانان بەجێ هێشتون لە 2007 و لە ئازادکردنی مووسڵ کە 3 ساڵی بەسەردا تێپەڕی زیاتر لە 1000 سەربازی هێزەکانی هاوپەیمانان ناوچەکەیان بەجێ هێشت و گەڕاونەوەتەوە شوێنی خۆیان. ئێمە ئێستا ڕاوێژکارەکانمان بە شێوەیەکی گشتی هەمویان لە ناوەندی بەغداوە کارەکانیان جێبەجێەکەن. هەموو ڕاوێژکارەکانمان ئێستا لە بارگای سەرەکی هێزی هاوبەش لە بەغداوە کارەکەن. هەموو ئەو نەتەوانەی کە لە ناو هێزەکانی هاوپەیمانانان وەکو فنلەندا، سوید یا ئوسترالیا و هەندێک نەتەوەی تریش بە هەموو ڕاوێژکارەکانیان گەڕانەوەتەوە ناوەندی عێراق. ئێمە لەوێ پێکەوە کارەکەی و شارەزایانی ئێمە لە هێزەکانی هاوپەیمانان بەردەوامە لەگەڵ هێزە ئەمنی عێراقیەکان چی بۆ پلاندەنانی ئۆپراسیۆن بێ یاخود گۆڕینەوەی و ئاڵیگۆڕی زانیاری مخابەراتی یاخود زانیاری بێت یاخود هەر کارێکی تر کە ئێمە وەکو هێزی هاوپەیمانان بمانەوە بکەین ئەو کاتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەنسیق لە بینی ئێمە و هێزە ئەمنی عێراقەکانەکرێ بۆ جێبەجێکردنی هەر کارێک. Before anybody in the coalition moves around the nation of Iraq, we coordinate those movements with the government of Iraq.